بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان إنا فتحنا لك فتحا مبينا أي پیغمبر براستي اما سركوتنيشي آشكرامان بيبخشيت مباست ريكوتنكي حديبية كالنوان پیغمبر صلى الله عليه وسلم قريش دا موركرا بندكاني و پیمانا لروالد دا زرري إيمان داران بو بلام هر هموي قرى بخير و سربرزي بويان ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما تا خدا لهمو گناهاکانی رابردو ئاین دەشت خۆش ببێت و بەخشینەکانی لەسەرت تەواو بکات و بتخاتە سەر ڕێگەی ڕاست و دروست وينصرك الله نصرا عزيزا تا بۆ بۆنەیەوە خدا سەرکەوتنێکی بەهێز و باڵات پێ ببەخشێت هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم ولله جنود السماوات والأرض وكان الله عليما حكيما هر او خدای خوی آرامی و هێمنی دابەزاندۆتە سەر دڵی ئیمانداران بۆ ئەوەی کە ئیمانیان دامەزراوتر و پتەوتر بکات سەرڕای ئیمانداری و خوداناسیان ئیمانیان زیاد ببێت بێگومان هەرچی سەربازانی ئاسمانەکان و زەوی هەیە هەر خدا خۆی خاوەنیانە هەمیشە بەردەوام خدای گەورە زانایە بە هەموو شتێک و دانایە لە هەموو کارێکدا ليدخل المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ويكفر عنهم سيئاتهم وكان ذلك عند الله فوزا عظيما ئەمەش هەمووی بۆ ئەوەی تا ئیمانداران لە پیاوان و لە ئافرەتان بخاتە ناو بەهەشتێکەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و بەبەردەم کۆشک و تەلارەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی نەمریدا هەروەها بۆ ئەوەی کە چاوپۆشی لە هەڵە و گوناهەکانیان بکات و ئەم بەڵێنە لەلایەن خوداوە دەستکەوت و سەرفرازیەکی زۆر گەورە و بێسنوورە بۆ ئیمانداران ويعذب المنافقين والمنافقات والمشركين والمشركات الظانين بالله ظن السوء عليهم دائرة السوء وغضب الله عليهم ولعنهم وأعد لهم جهنم وساءت مصيرا لولا شوا ئازار و ئەشکەنجەی دوو ڕوو مشریکەکان چ پیاوانیان چ ئافرەتانیان بدات ئەوانەی کە تێکڕا گومانی خراپیان دەربارەی خوددا هەیە ئەو گومانە خراپەیان هەر بۆ خۆیان دەگەڕێتەوە ئەوانە خوددا نەفرینی لێکردوون و دۆزەخی بۆ ئامادە کردوون ئای کە سەرنجامێکی یەکجار سەخت و سام ناکە ولله جنود السماوات والأرض وكان الله عزيزا حكيما هرچی سربازان هەیە لە ئاسمانەکان و زەویدا هەر خدا خۆی خاوەنیانە و لەژێر فەرمانی ئەودان هەمیشە بەردەوام ئەو خدایە باڵا دەست و دانایە إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا ئێمە تۆمان ڕەوانە کردووە ئەی محەممەد کە شایەت و مژدەدەر و بە ئاگاهێنەر بیت بۆ گرۆی ئادەمی زاد لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه وتسبحوه بكرة وأصيلا بۆ ئەوەی ئێوە باوەڕ بهێنن بە خوددا و پێغەمبەرەکەی و پشتیوانی لە پێغەمبەر بکەن و ڕێزی شایستەی خۆی لێ بگرن و تەسبیحات و ستایشی خوددا بکەن لە بەرەبەیان و عەسراندا
إن الذين يبايعونك إنما يبايعون الله يد الله فوق أيديهم فمن نكث فإنما ينكث على نفسه ومن أوفى بما عاهد عليه الله فسيؤتيه أجرا عظيما. بێگومان ئەوانەی پەیمان دەدەن بە تۆ ئەی محەممەد لە ڕاستیدا هەر پەیمان بە خوددا دەدەن. دەستی پیرۆز و بەتوانای خوددا لەسەر دەستیانەوەیە بە پشتگیری و یارمەتی جا ئەوەی پەیمانەکە بشتێنێت و لێی پاش گەز ببێتەوە ئەوە لەسەر خۆی دەکەوێت. ئەوەشی کە پەیمانەکەت دەباتە سەر و پاش گەز نابێتەوە لێی خدای باڵادەست ئەجر و پاداشتی گەورەی پێدەبەخشێت لە ئایندەدا. سيقول لك المخلفون من الأعراب شغلتنا أموالنا وأهلنا فاستغفر لنا يقولون بألسنتهم ما ليس في قلوبهم قل فمن يملك لكم من الله شيئا إن أراد بكم ضرا أو أراد بكم نفعا بل كان الله بما تعملون خبيرا. ئەو عەرەبە کۆچەریانەی لە ڕێککەوتنەکەی حودەیبیە بەجێمان و بەشداریان نەکرد کاتێک زانیان ئێوە بەرەو غەزای خەیبەر دەڕۆن کە خوددا بەڵێنی سەرکەوتن و دەستکەوتەکانی جەنجی پێدا بوون دێن بۆلات و دەڵێن ماڵ و منداڵمان ئێمەی سەرقاڵ و خەریک کرد و کاتمان نەبوو بین لەگەڵتان لەبەر ئەوە داوای لێخۆش بوونمان بۆ بکەن لە لای خوددا. ئەوەی بە زمان دەیڵێن لە دڵیاندا نییە. پێیان بڵێ باشە چێ دەتوانێت بەری دەسەڵاتی خوددا بگرێت ئەگەر بیاوێت زیانێکتان پێ بگەێنێت یا سود و قازانجێکتان بۆ پێش بهێنێت خۆ خوددا بە تەواوی بە ئاگایە لە کار و کردەوەکانتان. بل ظننتم أن لن ينقلب الرسول والمؤمنون إلى أهليهم أبدا وزين ذلك في قلوبكم وظننتم ظن السوء وكنتم قوما بورا. نخير پاساو بەهانەکەتان وانیە بەڵکو لە ڕاستیدا ئێوە وا گومانتان دەبرد ئیتر هەرگیز پێغەمبەر و باوەڕداران ناگەڕێنەوە بۆ ناو کەسوکاریان و تیا دەچن. ئەو گومان بردنان لە دڵ و دەروونتاندا ڕازێنرابەوە و چەسپی بوو. بەڕاستی گومانی خراپ و ناقۆڵاتان بردبوو. ئێوە هەمیشە هۆز و تاقمێکی بێکەڵک و بێخێرن. ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا. هەرکەس باوەڕی بە خوددا و بە پێغەمبەری خوددا نەبێت ئایندەی سام ناکە. بەڕاستی ئێمە سزای دۆزەخمان بۆ کافر و بێباوەڕان ئامادە کردووە. ولله ملك السماوات والأرض يغفر لمن يشاء ويعذب من يشاء وكان الله غفورا رحيما. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خۆی خاوەنیانە لە هەر کەسێک کە بیاوێت خۆش دەبێت و سزای هەر کەسێک بدات دەیدات. البته ویستی خداش بۆ پاداشت یا سزا لەو پەڕی دادپەروەریدایە. خداش هەمیشە و بەردەوام لێ خۆش بووە و بەڕەحم و دلۆڤانە. سيقول المخلفون إذا انطلقتم إلى مغانم لتأخذوها ذرونا نتبعكم يريدون أن يبدلوا كلام الله قل لن تتبعونا كذلكم قال الله من قبل فسيقولون بل تحسدوننا بل كانوا لا يفقهون إلا قليلا. ئەوانەی خۆیان خستە دواوە و بەشداریان نەکرد لە ڕێککەوتنەکەدا کاتێک بینیان ئێوە بەرەو غەزای خەیبەر دەڕۆن بۆ کۆکردنەوەی دەستکەوتەکان وتیان لێمان گەڕێن شوێنتان کەوین. ئەمانە دەیانەوێت ویست و فەرمانی خوددا بگۆڕن. پێیان بڵێ ئێوە هەرگیز شوێنمان ناکەون چونکە خودداش هەروای فەرمووە و پێشتر هەروە بڕیاری داوە. کەچی ئەوان دەڵێن نەخێر خوددا ڕێگەی لە ئێمە نەگرتووە بەڵکو ئێوە حەسوودیمان پێدەبن بۆیە نایەڵن بەشدار بین. خوددا دەفەرموێت نەخێر حەسوودیتان پێ نابن
بەڵکو ئەوانە کەمێک نەبێت لە فەرمانی خوددا تێناگەن تەنها چاویان بڕیوەتە سامان و دەستکەوتە دنیاییەکان. قل للمخلفين من الأعراب ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون فإن تطيعوا يؤتكم الله أجرا حسنا وإن تتولوا كما توليتم من قبل يعذبكم عذابا أليما. ئەی محەممەد بڵێ بەوانەی کە سەرپێچیان کردووە لە عەرەبە بیابان نشینەکان ئێوە لە ئایندەدا بانگ دەکرێن بۆ جەنگ لەگەڵ قەوم و هۆزێکدا کە ئازا و جەنگاوەرن ئەوسا یان دژیان دەجەنگن یان خۆیان لە ئەنجامی بیرکردنەوە و تێڕوانیندا بەبێ جەنگ موسڵمان و تەسلیم دەبن. جاگەر فەرمان بەردار بن خوددا پاداشتی چاکتان پێدەبەخشێت بەڵام ئەگەر پشت هەڵکەن وەکو ئەوسا و خۆتان بشارنەوە و سەرپێچی بکەن سزایەکی بە ئێشتان بۆ پێش دەهێنێت. ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار ومن يتولى يعذبه عذابا أليما. ئەو کەسەی کوێرە یا شەلەی یا نەخۆشە گوناهبار نابێت ئەگەر لە غەزادا بەشداری نەکات. ئەوەی کە فەرمان بەرداری خوددا و پێغەمبەرەکەی بکات دەیخاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و کۆشکەکانیدا دەڕوات. ئەو کەسەشی کە پشت هەڵکات خودای گەورە سزای بە ئێش و ئازاری دەدات. لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا. سوێن بە خوددا بەڕاستی خوددا ڕازی بووە لەو باوەڕدارانەی کاتێک پەیمانیان لەگەڵدا بەستید لە ژێر درەختەکەدا خوددا خۆشی ئاگادار بوو بەوەی لە دڵەکانیاندا هەیە لە نیازپاچی و دڵسۆزی هەر بۆیە ئارامی و هێمنی و ئاسوودەیی دابەزاندە سەریان و پاداشتی بە موژدەی سەرکەوتنێکی نزیک دانەوە. ومغانم كثيرة يأخذونها وكان الله عزيزا حكيما. هەروەها بەڵێنی چەندین دەستکەوتی زۆری پێدان کە لە ئایندەدا دەستیان دەکەوێت و وەری دەگرن. خوددا هەمیشە و بەردەوام باڵا دەستە بەسەر خوددا نەناساندا و دانایە و دەزانێت چ کاتێک ئیمانداران سەردەخات. وعدكم الله مغانم كثيرة تأخذونها فعجل لكم هذه وكف أيدي الناس عنكم ولتكون آية للمؤمنين ويهديكم صراطا مستقيما. خدا بەڵێنی دەستکەوتی زۆری پێداون لە ئایندەدا دەستان دەکەوێت و وەری دەگرن بەڵام جارێ ئێستا هەر ئەوەی پێبەخشیون مەبەست دەستکەوتەکانی خەیبەرە دەستی خەڵکیشی لێ کۆتا کردن مەبەست قوڕەیشە کە بەهۆی ڕێککەوتنەکەی حودەیبیەوە خودای گەورە لە بەگژا چوونی موسڵمانان دەستی بەستنەوە تا ئەم دەستکەوت و سەرکەوتنە ببێتە نیشانە و بەڵگەیەکی بەهێز بۆ ئیمانداران کە خودای یار و یاوەر و پشتیوانیانە هەروەها ڕێنموویتان بکات بۆ ڕێبازی ڕاست و دروست لە بەرەو پێشبردنی بانگەوازدا. وأخرى لم تقدروا عليها قد أحاط الله بها وكان الله على كل شيء قديرا. چەندین دەستکەوتی تریشتان هەیە کە ئێستا دەستان بەسەریدا نەڕۆیشتووە بەڕاستی خوددا خۆی چاک بەو دەستکەوتانە دەزانێت کە بەڕێوەیە بۆتان هەمیشە و بەردەوام خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. ولو قاتلكم الذين كفروا لولوا الأدبار ثم لا يجدون وليا ولا نصيرا. خۆگەرەوانەی بێباوەڕبوون دژی ئێوە جەنجیان بەرپا بکردایە ئەوە دەشکان و هەڵدەهاتن پاشان دۆست و پشتگیرێکیان نەدەبوو. سنة الله التي قد خلت من قبل ولن تجد لسنة الله تبديلا.
شکست و هەڵاتنی کافران لە جەنجی مسلماناندا هەردەم بەرنامە و یاسای خوددا بەڕاستی هەروا بووە لە زووەوە هەرگیز نابینیت بەرنامە و یاسای خوددا گۆڕانی بەسەردا بێت وهو الذي كف أيديهم عنكم وأيديكم عنهم ببطن مكة من بعد أن أظفركم عليهم وكان الله بما تعملون بصيرا هەرەو خودایەت دەستی بێباوەڕانی لە ئێوە بەستەوە نەیهێشت بەگشتان دابێن دەستی ئێوەشی گرتەوە دژیان و نەیهێشت جەنگ ببێت دوای ئەوەی ئێوەی زاڵ کرد بەسەریاندا لەناو جەرگەی مەککەدا خوددا هەمیشە و بەردەوام بینایە بەوەی کە دەیکەن هم الذين كفروا وصدوكم عن المسجد الحرام والهدي معكوفا أن يبلغ محله ولولا رجال مؤمنون ونساء مؤمنات لم تعلموهم أن تطؤوهم فتصيبكم منهم معرة بغير علم ليدخل الله في رحمته من يشاء لو تزيلوا لعذبنا الذين كفروا منهم عذابا أليما ئەو خراپەکارانە ئەوانن کە بێباوەڕ بوون و ڕێگەشیان لێگرتن بگەنە کەعبەی پیرۆز و نەیانهێشت ئەو مەڕووماڵاتەی کە گلدرابوونەوە بۆ قوربانی بگاتە جێی خۆی خۆگەر لەبەر ئەو پیا و ئافرەتە مسلمانانە نەبوایە کە نەتان دەناسین پێشەلتان دەکردن لەناو شاری مەککەدا بوون و هێشتا کۆچیان نەکردبوو بەهۆی ئەوەوە عیب و عار و باری گرانتان توش دەبوو لێیانەوە بێ ئەوەی بزانن ئەگەر لەبەرەوە نەبوایە مۆڵەتی ئێوەمان دەدا بۆ کوشتنیان ئەمەش بۆ ئەوەی خودای پەروەردگار ئەو کەسانەی دەیەوێت و شایستەن بخاتە ژێر سایی سۆز و بەزەی خۆیەوە خۆگەر مسلمان لە کافران جیابوونایە لە مەککەدا بێگومان ئێمە بەدەستی ئێوە سزای بەسۆی بێباوەڕانمان دەدا إذ جعل الذين كفروا في قلوبهم الحمية حمية الجاهلية فأنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين وألزمهم كلمة التقوى وكانوا أحق بها وأهلها وكان الله بكل شيء عليما سزای ئەوانەی کە بێباوەڕبوون لەبەر ئەوەیە دەمارگیریان خستوتە ناو دڵ و دەرونی خۆیانەوە کە دەمارگیری نەفامیە جا خوددا ئارامی و ئاسوودەیی دابەزاندە سەر پێغەمبەرەکەی و سەر ئیمانداران ئیتر دڵخۆشن بەڕێکەوتنەکە و دەرەنجامەکانی خدای گەورەش پابەندی خوداناسی و پارێزکاری کردن ئەوان شایستەی ئەو بەهرەیەن و مەردی ئەو ڕێزەن دڵنیابن هەمیشە و بەردەوام خوددا بە هەموو شتێک زانا و ئاگایە لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا سوێن بە خوددا بێگومان خوددا خەونی پێغەمبەرەکەی بەڕاستی و وەک خۆی هێناوەتە دی کە دەفەرموێت بەم زوانە ئێوە بە هەموو ئارامی و ئاسوودەیەکەوە بەویستی خوددا دەچنە ناو کەعبەی پیرۆزەوە ئەمرە بەجێدەهێنن سەرتان دەتاشن یا کورتی دەکەنەوە بێ ئەوەی ترس و بیمتان لە کەس هەبێت جا ئەوەی نەتان زانیوە خوددا دەیزانی کە جگەل لەم سەرکەوتنێکی نزیکی تری بۆ بڕیارداون و پێتان دەبەخشێت کە غەزای خەیبەرە هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا خدا ئەو زاتەیە کە پێغەمبەری خۆی ڕەوانە کردووە هاوڕێ لەگەڵ ڕێنمووی و پەیامی ڕاست و دروستدا بۆ ئەوەی زاڵی بکات بەسەر هەموو پەیام و بەرنامەیەکی تردا خدا خۆشی بەسە بۆ شایەتیدان و ئاشکراکردنی ئەو ڕاستیە
محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. محمد روان كرابي خدايا ئەوانەشی کە لە خزمەتیدان و شوێنی کەوتون تند و تیژن بەرامبەر بێباوەڕان و بەبەزەی و میهرەبانن لە نێوان خۆیاندا دەیان بینیت سەرگەرمی نوێژ و خوداپەرستین کوڕنووش و سوژدە دەبن هەردەماواتیان بەدەستهێنانی ڕەزامەندی و پایە بەرزیە لە لای خوددا نیشانەی چاچی و پاچیان لە نێو چەوانیاندا دیارە و دەدرەوشێتەوە لە ئەنجامی سوژدەبردن و خوداپەرستیاندا جا و بەڕێزانە ئەوە نمونە و پێناسەیانە لە تەوراتدا نمونە و پێناسەشیان لە ئینجیلیشدا وەک ڕوەچێک وایە کە لە سەرتاوە چەکەرە بکات جا چەکەرەکەی بەهێز کردبێت پاشان ئەستور ببێت و ڕابوەستێت لەسەر قەدەکەی ئەوەندە زوو پێ بگات کشتیارەکان سەرسام بکات و پێیان سیر بێت چۆن وا پێگەی چۆن ئاوا خۆی گرت ئەم پێناسەیە بۆ ئەوەیە خوددا کافران داخ لە دڵ بکات جا خدای بەدەسەڵات بەڵێنی بەوانە داوە کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکان